بەناوی خوای بەخشەندە و میهرەبان بەڕێزان ئێوارەتان باش هیوادارم تاعەت و عیبادەتتان قبول بێت بۆ هەڵقەیەکی تری ژیانی ژیاری گەیشتین و خزمەتتان تکایە لەگەڵمان بن لە هەڵقەی پێشووە باسمان کرد کەسێک تێتە کۆمەڵگاوە بە سڵامێک خۆی دیاری ئەکات و بەرانبەر لە ڕووی سڵامەکەی بۆ حزوری ئەو خۆی ئامادە ئەکات سڵاو قوفڵی گفتار بازەکات و قسە دەست پێەکات بە سڵاو بە بەرانبەرێژین من هاتم تۆ خۆت ئامادەی هاتنی من بکە و ئەگەر پێویستە ئاڵوگۆڕێک بکەی ئەوە من هاتم ئاڵوگۆڕەکەت بکە بە سڵاو ئێمە بە بەرانبەر ئەعلامەکەین ئەوە تۆ بۆ ئێمە حزورت محرەزە ئەوە زانیمان تۆ هەی بە بۆنەی تۆوە ئێمەش ڕەفتاری کۆمەڵگا و ڕەفتاری ئیجتماعیمان دەست پێکەین بە سڵاو بە بەرانبەرێژین تۆ محتەرەمی بۆ ئێمە و ڕێزت هەیە بۆیە سڵاوت دەکەین بە سڵاو ئێمەیەژین ئەوە تۆ بزانە ئێمە ئامادەی حزوری تۆ و بیستنی جواوی سڵاوی تۆمان هەیە و چاوەڕوانین تۆیش بە وەڵامی سڵاو بزانی کە ئێمە هاتوین محتەرەمانە موعەدەبانە بۆ چاوپێکەوتنی تۆ و بۆ ڕێزگرتن لە ماف و لە حقوقی تۆ کە سڵاو دەسی پێ کرد گفتاری مەدەنی شروعەوێت چی ڕەفتار چی گفتار چی بە ئاکار چی بە گفتار ئێمە خەریکین چوار محیتەکە لەو هەڵقەکە وتمان ئەی خولقێنین محیتی مخەڕب محیتی نائامن محیتی ئەمن یا محیتی گەشە و بێهداشتی ڕەوان بە هەر حاڵ سڵامە ئێمە ئەبێ مناڵەکانمان پەروەردەی ژیانی شەروەندی بە سڵام بکەین نمونەیەک لە سڵاوی کوردی کە زۆر بینیمانە لە کۆمەڵگاوە ئێوە ئەخەمە بەرچاوی ئێوە کە بزانن چۆن هەر بە سڵاوێک ئینسان ڕۆژێکی ڕوون یا ڕۆژێکی خۆی یا بەرانبەر تاریکەکات ئێمە وەختێ سڵاو ئەەکەین بە دەنگی بەر سڵاوەکەین یا بە دەنگی نزم ئێمە وەختێ سڵاوەکەین سڵاوی محتەرەمانەس یا سڵاوی تەماحکارانەس بەرانبەر لە جواوی سڵاوە چۆن بە ئێمە تەفهیم ئەکات کە بە هەست و بە عەقڵ و بە ڕەفتاری ئێمە بەرەو ژیانێکی هاوبەش هەدایەت ئەکا کە ئەمنە یا نائەمنە بۆ نمونە ئێمە ئەچینە جێگەیەک بە دەنگێکی محتەرەمانە بە ڕێکوپێکی سڵاوەکەین بەڵام بەرانبەرێژێ ئەڵاجەوی برە یا چ سڵامێ چ عەلەیکێ ئەمە خۆر لەکوێ وڵاتێت و هاتی ئەم سڵامتە کرد لە من ئەزانم سڵامی کورد بێمەڵامێنی یا لەمانە گشتی خراوتر تۆ سڵاوەکەی جیاتی بێژێ عەلەیکە سڵام ێژێ فەرمایش یعنی من ئەزانم تۆ سڵامە نەکردێ کارە ئەوە من و هاتی کارەکە جێبەجێ بکەم بیستنی هەر کامێ لەم جوابانە لە دەرونی ئێمە تنیەک دروستەکات گرفتێک لە ڕەوانمانە هەستێکی ناکۆک لە دەروونمانە و لە ڕەفتارمانە نەوعێ ئەحتیات دوورگرتن پەشیمان بوونەوە یا حەملە و شەڕ و ئاسیب ئەوەیە ئێمە سڵامێکی سادە بە ڕەوشێکی نامەدەنی چی بیکەین و چی جوای بدەینەوە ئەمان واتە قۆناخێکی تر لە ژیانەوە ئێمە ئێمڕۆ گەرەکمانە سڵامە ڕێک و پێکەکە بێژین پێویست ناکات لەسەر سڵامە ناتەواو و نادرووسەکان بچین بۆ سڵاوێکی ڕێک و پێک ئەبێ چەند خاڵ بەرچاو بکەین بۆ نمونە یەکەم خاڵ ئەوەیە کە لە سڵامکردنا باشتر وایە ئێمە لە پێشا سڵاو بکەین کە لە دینیشمانە ئێژین سڵاو سونەتە و وەڵام واجب پێشتر سڵاوکردن دیارە تۆ نیشانە دەی بە بەرانبەر ڕێز و ئەحترامی ئەو لەلاتۆ ئەو نەزۆرە حازری بۆ بچووکیکردنی ئەو بۆ ئەحترامی ئەو بۆ ڕێزگرتن لە ئەو لە بەرا هەنگاو هەڵگری سڵاو لە ورود بە جەمعە واردی جەمعێکەوین بۆ ئاگادارکردنەوەیان بە سڵام دەست پێ بکەین سڵاو باشترە بە دەنگێکوێت بەرانبەر گوێی پێوێت
نە ئەو نە کز نەیبیسێت و نە ئەو نە بەرز کەسێک لە خەودا بچڵەکێنێ یا کەسێکە سڵاوی ئەەکەین بیتۆقێنێ و بیترسێنێ تا ئەتوانین قەشەنگ سڵاو بکەین بەڵام ئەگەر بەرانبەر سڵاوی کرد با باشتر لە سڵاوەکەی ئەو جواب بدەینەوە باشتر لە سڵاوەکەی ئەو ئزافەکردنی سڵاوە کەس ئەو ێژێ سڵاو تۆ بێژە سڵاو سەرچاوم ئەو ێژێ سڵاو بێژە سڵاو مەرحەبا چۆنی پێویست ناکات سڵاو بە زوانی عەرەبی وێت ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه عیبی نییە سڵام بە هەر شێوەیەک ئەتوانین بیکەین سڵاو معنای ئەوەیە کە تۆ ڕێز و مافت هەیە و من هاتم و ئاگادارەوە مەرحەبا چاکی چۆنی ئەوە سڵاوە سڵاو ئەتوانێت غێری کەلامی وێت زۆر کات خەڵک متالعاکەن ئیسراحەتەکەن پێویست نییە سڵاو بەدەنگی بەرزوێت ئەتوانێت بە دەستێکوێت ینی سەلام عەلەیکم سڵاو ئەشێ عەداڵەتی تیاوێت زۆر کات ئێمە ئەچینە جێگەیەک سڵاوەکەین ڕەنگە بە چەند کەس سڵاو بکەین و یەکێک فەرامۆشکەین ئەو یەکە فەرامۆشەکرێت خەتەرە لە دڵیا ڕخنەیەک دڵتەنگیەک ڕقێک و ناکۆکیەک دروست بێ سڵاو ئەبێ مناڵی تیا لەبیر نەچێت مناڵەکان خەریکن ڕەوشتی شارستانی یاغرن لە سڵاوکردن لە جەمعا مناڵیش ئینسانێکی تاکە کە یارمەتی پەروەردەی گەرەکە وە سڵامکردن و دەست لەگەڵاداینی ڕێزگرتنە لە ئەو احترامێکە بۆی قەعلەوین و ئەویش ئامادەی کۆمەلگاکات سڵاو ئەشێ بە عەجەلە نەوێت و ئەگەر عەجەلەس ئەشێ داوای لێبوردنی دەکەوێت زۆر کات پەلەمانە و ناتوانین بێسین بۆ سڵاوێکی ڕێکوپێک بێژین ببوورە پەلەمە سڵاو و ئەحواڵپرسی لە زۆر جێگەیەکە ناشرینە لە مستەراح و جێگەی بێهداشتا باشترە سڵاو بەدەنگی بەرز نەکەین دەست نەدەین و سڵاو لە مۆبایل و لە چتانێکە ئیمڕۆ وەسیلەی ئیرتباتین فەرامۆش نەکرێت باشترە سڵاو بە بێدەنگ جواو نەدرێتەوە زۆر کەسێک سڵاوی ئەەکەی بەسەر جواوەداتەوە زیاتر لەسەر بابەتی سڵاو ناچم شتێکی سادەیە بەڵام پێویستە چون بە سڵاوکردن محیتی زندگی اجتماعی ئەگۆڕین سڵاو و دەستداین زۆر کات ئێمە سڵاوی خۆشەویستێکمانەکەین لەگەڵ ئەو خۆشەویستە ئەبێت دەست بدەین دەستداین باشترە بە دەستی تەڕ نەبێت دەستداین بۆ ڕێزگرتنە دەستی یەکتر وشاردن بۆ ئازارداینی یەکتر نەبێت زۆر کات لە دەستداینە زۆر کات ئێمە بە وشاردنی دەسی بەرانبەر یا بەرانبەر بە وشاردنی دەسی ئێمە ارتباتەکە خراو ئەەکەین و محیتی ئەمن بە نائەمن تەبدیلەکەین خۆشمان بێت سەرپەنجە نەدەین بە دەسی یەکترۆ و دەسی یەکتریش نەوشێرین باشتر وایە لەگەڵ ڕیش سپیا دەسی ماچکەین و دوو دەستی دەست بدەین باشتر وایە وەختێتەکی گەورە مەرحەباکەین ئەو دەست بێنێت تا ئێمە بزانین دەست بدەین یا دەست نەدەین و باشتر وایە لە تەکی گەورە سڵام ئێمە دەستی پێ بکەین ئەگەر سڵام تەبدیل بوو بە دەزمۆچان و یەکتر ماچکردن باشترە هارەقین نەوین لیباسمان خاوێنوێت بۆمان نێت و ئەو کەسەکە ماچی ئەەکەین ئەگەر ئێمە مناڵێک ماچەکەین باشترە ئێمە بە نەوازشەوە ماچی بکەین و ئەگەر ئێمە پیرێک مەرحەبا و چاک و چۆنی تەکاکەین و قەرارە ماچی بکەین مەگەر ئەو گپی ئێمە ماچکات ئەگەر نە باشتر وایە ئێمە دەستی ئەو ماچکەین بە هەر حاڵ سڵاو و دەستمۆچان و دەست لەگەڵی یەکاداین ورودە بە ژیانی جەمعی و زندگی شارستانی کە لێرەوە بەرانبەر بە ئێمە هەڵوێستەگرێ ئەگەر ورود ناشیرین وێت ڕەنگە باقی ڕۆژ ناشیرین تەواو بێت هیوادارم ڕۆژێکی باشتان بێت و ورودمان بە ژیانی شارستانی باشتر لە جارانوێت والسلام علیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه